بەناوی خی گەورە سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لاڵقەی ئەم جارەی بەرنامەی ئەمڕۆدا باز لە پرسی کورسی کۆتاکان دەکەین لە پەرلەمانی کوردستان. ئایا کورسی کۆتاکان توانیویاتە نوێنەری ڕاستەقینی پێکاتەکانیان بن یاخود لەلایەن پارتە دەسەڵاتدارەکان بەکارهێنراون؟ بە میواندارێک لە بەڕێزان لە ئەستۆدیۆی سەرەکی بێستون فایق ئەندامی پەرلەمانی کوردستان لە هەولێریشەوە ئایدن معروف سەرۆکی لیستی بەرەی تورکمانی. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە. هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان نزیک دەبێتەوە و تاوەکو ئێستاش نەتوانراوە هەمواری یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێتەوە و پرسی کورسی کۆتاکانیش ڕێخستنەوەی بۆ بکرێت. لە کۆی 111 کورسی پەرلەمانی کوردستان 11 کورسی بۆ پێکهاتەی تورکمان و کلدان و ئاشووری و ئەرمەن دانراون. بەڵام بە درێژایی 27 ساڵی ڕابردوو پارتە دەسەڵاتدارەکان ئەو کورسیانیان بۆ مەبەستی تایبەتی خۆیان بەکارهێناوە. ماوەی چەند ساڵێکە لە پەرلەمانی کوردستان هەوڵێک لە ئارادایە بۆ ئەوەی هەمواری یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێت و کورسی کۆتاکانیش ڕێک بخرێتەوە بۆ ئەوەی نوێنەری ڕاستەقینەی پێکهاتە نەتەوەی و ئاینیەکانی کوردستان بن. فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان جگە لە پارتی دیموکراتی کوردستان دەیانەوێت کورسی کۆتاکان ڕێک بخرێتەوە و دوور بن لە بەکارهێنانیان لەلایەن پارتە دەسەڵاتدارەکانەوە. بۆ ئەو مەبەستەش پرۆژەیان پێشکەش کردووە بەڵام تا ئێستا خوێندنەوەی یەکەمی بۆ نەکراوە. بە بڕوای شارەزایانی بواری هەڵبژاردنیش بۆ ئەوەی پێکهاتەکان نوێنەری ڕاستەقینەی خۆیان بن دەبێت یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەموار بکرێتەوە و پێکهاتەکانیش تۆماری دەنگدەرانی تایبەتی بۆ دروست بکرێت و دەنگ بە پاڵێوراوانیان بدەن نەوەک خەڵکی دیکە دەنگیان بۆ بدات. ئەو 11 کورسی کۆتاییەی پەرلەمانی کوردستان نەیانتوانیوە ببنە نوێنەری ڕاستەقینەی پێکهاتەکان و زیاتر لە بەرژەوەندی پارتە دەسەڵاتدارەکان بەکار هاتوون. بەمەش زیانمەندی یەکەم پێکهاتەی ڕەسەنی تورکمان و کلدان و ئاشووری و ئەرمەنی بوون. سەرەڕای بەکارهێنانی کورسی کۆتاکان لەلایەن پارتە دەسەڵاتدارەکان بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان بەڵام تاوەکو ئێستا ئەو پێکهاتانە نەیانتوانیوە فشار دروست بکەن بۆ ئەوەی نوێنەرایەتی ڕاستەقینەیان بۆ بگەڕێتەوە. هەرچەندە لە کۆی 111 کورسی پەرلەمانی کوردستان 11 کورسی بۆ پێکهاتەی تورکمان و کلدان و ئاشووری و ئەرمەن دانراون، 5 بۆ تورکمان و 5 بۆ مەسیحیەکان و 1 بۆ ئەرمەن. بەڵام نازانرێت ئەو 11 کورسیە لەسەر چ بنەمایەک دانراون. ئەمە لە کاتێکدایە ژمارەی کورسی کۆتاکان لە پەرلەمانی کوردستان زۆر زیاترە لە ژمارەی کورسی کۆتاکان لە پەرلەمانی عێراق. پەرلەمانی کوردستان 111 کورسیە و 11 کورسی بۆ کۆتاکان. پەرلەمانی عێراق 239 کورسیە و 9 کورسی بۆ کۆتاکانە. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بن. کاک بێستونەکە سەرتار لە بەڕێستانەوە دەست پێ بکەین لە پەرلەمانی کوردستان لە کۆی 111 کورسی 11 کورسی کۆتا هەیە. سەرتار لەوە دەست پێ بکەین 11 کورسی کۆتایە لەسەر چ بنەمایەک و بە چ مەبەستێک دانراون لە هەرێمی کوردستان؟ سڵاو بۆ جەناب و بۆ بینەران. ڕێزیشم بۆ هاوڕێم کاک ئایدن هەیە. مەغزای پشدانانی کورسی کۆتا چ بۆ ئافرەت یان چ بۆ ئەو پێکهاتانی کە لە چوارچێوەی نظامێکی سیاسیە ئەژین ئەمە مەبدەئێکی عامل لە زۆرێک لە وڵاتان پێیڕەو ئەکرێ. هەندێک جار لە هەندێک شوێن فیئەیەک یان ڕەگەزێک ناتوانێت بگاتە هەرەمی سوڵتە، بۆیە ناچارن بە دەستگرتن یان بەدانان و تەخسیسکردنی هەندێک مەقعەد نوێنەرایەتی ئەو فیئەیە یان ئەو پێکهاتەیە یان ئەو ڕەگەزە دەنێرنە ئەو شوێنە. ئێوە دیقەت بدەن لە خولی یەکەما مەسەلەن ڕێژەی ئافرەت لە پەرلەمانی کوردستان زۆر کەمە بێ، لە خولەکانی دواترا دێ نسبەکە دائەنرێ. ئێستا نسبەتی ئافرەتی کۆتا دانراوە لە پەرلەمانی کوردستان 30 کورسیە. ئەمە بۆی تۆ نسبەتی ئافرەت لە پەرلەمانە زەمان بکەی. هەموو حزبێک هەموو کیانێکی سیاسی مولزەمە بەوەی کە لە 130 کاندیدەکانی لە فتری ئینتیخابات دواتریش لە 130 کاندیدە سەرکەوتەکانی بۆ پەرلەمان ئافرەت بن. لەم ئێرانەی تەنیشتی خۆمان مەسەلەن پێت سیر نەبێت جوولەکە کۆتای هەیە لە پەرلەمانە، باشە مەسیحی هەیەی بۆ نمونە کوێ هەیەی. بەڵام ئەمانە دواتر دێنە سەری ئەبێ کێ بڕاتە ئەوێ چۆن منافەسە بکەن. لە هەرێمی کوردستانی جەناب تەزانی لە سەرەتایە لە خولی یەکەم
یەکێتی و پارتی لەناو خۆیانە بە حساب کاندیدیان دانایەن حەزبە سیاسەکانی مشارکی پەرلەمان کە لە دەورەی یەکەمە تەنها یەکێتی و پارتی بوون لە نێو قایمەکانی خۆیانە کادری خۆیان کە لە پێکاتە و لە ئاینی ئەو پێکاتانی کوردستان بوون دەخسەوە بۆ دەورەی دووەمی ئینتیخابات ژماری پێکاتەکان دانرایەوە کرا بە 4 کورسی دواتر جارێکی تر تعدیل کرایەوە کرا بە 11 کورسی ئەگەر لەسەر قسە لەسەر عەدەد و کەمی و زۆری بکەین پرسێکە ئایا ئەمە پێکاتەکانی کوردستان ژمارەیان ئەوە نەیە ئەم کورسیانە لایقە بەوان کەمتریان زیاترە ئەوە پرسێکە بەڵام ئەوەی کە گرنگە قسەی لەسەر بکەین نیزامە ئینتیخابێکە لە کوردستان دەرگای کردوێتەوە هەموو حزبە سیاسیەکان چن منافەسەی ئەو 11 کورسیاکەن نوێنەری ڕاستەقینەی پێکاتەکان لەناو 11 کورسیا کەمە بێوردەوردە من پێم وایە لە یەک دوو دەوری داهاتووە ئەسڵەن هیچ تورکمانێکی حەقیقی هیچ مەسیحێکی حەقیقی هیچ ئەرمەنێکی حەقیقی ناچێتە ناو پەرلەمانەوە ئەوەندەی هێز و سیاسیەکانی تر بە تایبەتی پارتی کە زۆر بە وردی ئیش لەسەرماکە کاندیدی خۆی لە ڕێگەی ئەم کورسیانەوە بە سوود وەرگرتن لە شێوەی دەنگدانی نیزامی ئینتیخابی کوردستان ئەنێرێتە نێو پەرلەمانی کوردستان نیزامە ئینتیخابیەکە ژماری کورسی بۆ پێکاتەکان داناوە بەڵام تۆماری دەنگدەرانی جیا نەکردوێتەوە هاوڵاتێکی تورکمان بە ناوی تورکمانەوە خۆی هەڵبژێرێ بەڵام منی پێکاتەی کوردی بۆ نمونە ئەوی پێکاتەی موسڵمان مەسەلەن ئەتوانێت دەنگی باتێ ئەمەوە ئەکە لایەنە سیاسەکان ئیستیغلالی ئەم ژمارە مەقعەداکەن بە سوود وەرگرتن لە کلێنی قانونی ئینتیخابات و دەنگ و سەنگی خۆیان لە نێو پەرلەمانە زیاکەن کە ئێستا لەم خولە شاوایە بەداخەوە بەشێکی زۆری ئەو نوێنەری پێکاتانە بە عازی پارتی دیموکراتی کوردستان هەڵسوڕێن خەڵکی وا هەیە بە ناوی پێکاتەی ئەم پێکاتانەوە هاتووتە پەرلەمان ینی ئەچێت لە کۆبنەوەکانی فراکسیۆنی پارتیا بەشدارێکە بۆ بەسەریح بڵێم هەر لە کۆبنەوەکانی فراکسیۆنی پارتیا فراکسیۆنی پارتیش بەشدارێکە بەڵێ لە کۆبنەوەکانی فراکسیۆنی پێکاتەکان بەڵێ لێوە شەو کورسێکی هەیە بە ناوی پێکاتی مەسەلەن فڵان پێکاتەوە لێوە جا ئێمە کە هەندێک جار قسەمان کردو خۆی ئەمە نابێ وابێ ئەمە دەبێت ئەو پێکاتانە خۆیان بۆ خۆیان نوێنەری خۆیان دیاری بکەن و ئەو پێکاتانە بۆ خۆیان دوایی تەمسیلی پێکاتەکەی خۆیان بکەن و دیفاعکەری پێکاتەکەی خۆیان بن بەس ئەمە تەنها پارتی سوودی لێوەرگرتە بۆ نمونە لە ئاستی پەرلەمان ئەی لە ئەستی ئەنجومەنی پارێزگاکانی حیزبی دیکەش سوودی لێوەرگرتووە لە من پێم وایە بەم ئینتیخاباتی کە ئێستا دی حزبەکانی تریش ناچار نەچن منافەسە لەسەر 11 کورسیاکەن خۆ ساحەکە چۆڵ ناکەن هەموو جارێ پارتی بە ناوی مافی پێکاتە و بە ناوی ئەم ژمارەیەوە یان لە ڕێگەی کلێنەکانی قانونی انتخاباتەوە ژماری کورسیەکانی خۆی لێ زیاد بکە ئەم جارە هێزی تریش جگە لە پارتی منافەسەی ئەو کورسیان ناکەن و دەیانەوێت کادری خۆیان بە ناوی تورکمانیان مەسیحیان ئەرمەنیان شەوەگیان سابئییان چی لە ڕێگەی ئەو قانونەوە بنێرنە پەرلەمانی کوردستان کە ئەمە خراپە هەموو حزبە سیاسیەکان لە نەتیجە بچن سواری کۆڵی کورسی کۆتاکان ببن یخۆ ئەسڵ وایە ئەم کورسیانە هەرچەنە ژمارەکەشان بەڕای شخصی من زۆرە ئێدەبی پێکاتەکان خۆیان منافەسە لەناو خۆیانە بکەن بەڵام بەداخەوە ئەمە خراپە بێ من پێم وایە ئەم خولەوای لێدێ وردە بۆ دەورەیەکی ترێگەرم قانون تعدیل نەکرێتەوە هیچ نوێنەرێکی ئەسڵی ئەو پێکاتانە لەناو پەرلەمانە نبینی ئەوەندەی نوێنەری پارتی و لایەنەکانی دواتر قسە لەسەرەوە بکەین بەراوردێک بکەین لە نێوان عێراق و هەرێم ژمارەی کورسی کۆتاکان ئەگەر بچین لای کاگایدن زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەوەندەی کێوە لە پێکاتەی تورکمانەوەی کورسی کۆتاتانە لە پەرلەمانی کوردستان ئەو 11 کورسی کە دانراوە ئایا لەسەر ژمارەی دانیشتوانە یاخود لە خۆی ئەو 11 کورسیە بۆ کۆتاکان لە هەرێمی کوردستان بۆ تورکمان بۆ کلدان و ئاشووری و ئەرمەن دانراوە پێشێک زۆر سوپاسی بەڕێستان دەکەم هەروە ڕێز و سەلاشم بۆ برای عزیزم کاک بێستون هەیە هەروە ڕێز و سەلاش بۆ بینەران بیسەرە کەناڵی پایام دەکەم بەڵێ کە ئێمە دەبێت لێرە جیداکاری بکەن لە نێوان پێکاتەکانی لەناو هەرێم و مەسئلەی کۆتا بەشداری پێکاتەکان لە پرۆسەی سیاسی هەرێم و لە پەرلەمانی کوردستان بە شێوەیەکی گشتی و وجودی ئەم پێکاتەنە لە هەرێمی کوردستان خۆی لە خۆیدا گرنگە و کە پێکەوە ژیانێکی زۆر جوان دروست کراوە کە بوویتە نمونەیەکی باش لە هەرێمی کوردستان ئەمە مەسەلەی پێکاتە جیاوازێکی زۆری هەیە لەگەر کۆتادا کە کۆتاش مەسەلێکی ترە کە برای بەڕێزم کاک بێستونیشی باسی کرد کە کۆتا بۆ ئەو کەسانە بۆ ئەو مەجموعانە کە تەحدید دەکرێن کە ناتوانن بە ڕێژەیەکی پێویست بگەنە پەرلەمان و وایە بگەنە حکوومەت ئەمە بەو شێوازە تەحدید دەکرێت بەڵام لێرەدا من تاکید دەکەمەوە کە سیستەمی کۆتا
لە عێراق و لە هەرێمی کوردستاندا سەرکەوتو نەبوو لەبەرەوەی کە بە شێوەیەکی زۆر کارە لەلایەن حزبی دەسەڵات دەستێوەردان ئەکرێتن. نمونەیەکی زۆر زیندوو لە 12/5/2018 کە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا کە لە نۆ کۆتە هەیە لە پەرلەمانی عێراقدا کە لە ناو ئەم نوێدا یەک کۆتە نوێنەری حەقیقی ڕاستقینەی بۆ کلد و ئاشوورەکان توانرە بگەنرێتە پەرلەمان. ئەوانە تر هەموو کە دەستێوەردان کرا بۆ ناو کاروباری کۆتەکان و لەلایەن حزبی دەسەڵات حزبی دەسەڵات لە ئاستی عێراق و حزبی دەسەڵات لە ئاستی هەرێمدا. ئێمە وەکو تورکمانەکان کۆتەمان ڕەت کردووە لە عێراقدا کە ئێمە وەکو لایەنەکان تر بەشدارین کە ئێمە باش ئەزانێت سیستەمی کۆتە سەرکەوتنە بوو لەبەرەوەی ئەمە بۆ حزبی دەسەڵات بۆ بەرژەوەندی خۆی بەکار ئەهێنێ چونکە ئەمە سیستەمی کۆتە پێویستی بە سەقافەتی سیاسی هەیە سیستەمی کۆتە پێویستی بە سەقافەتی دموکراسی هەیە کە ئەمە لەوانەیە لە هەولێر بیان لە هەرێمی کوردستان پێکاتەکان ناتوانن بە شێوەیەکی پێویست بگەنە پەرلەمان ئەمە تەحدید کراوە بەڵام بە چ معیارێک لە ناو قانونەکە تحدید نەکراوە لە پرۆژە یاسای هەڵبژاردندا تحدیدەکە بە یەک مادە پێکاتەکان تورکمان و کلد و ئاشور و ئەرمان 11 کۆتا 5 کۆتا بۆ تورکمان و 5 کۆتا بۆ ئاشور و 1 کۆتا بۆ ئەرمان بەو شێوازە هیچ معیارێک لەسەر ئاساسەکە تحدید نەکراوە بەڵام بە قانون تەنظیم کراوە ئەمە مافە حەقە یعنی پێکاتەکان وجودی پێکاتەکان حەق خۆیانە و بەشدار بن لە پرۆسی سیاسی هەرێم بەشدار بن لە پەرلەمانی کوردستان بەڵام بە شێوەیەک لە شێوەکان کە نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆیان بکەن بە ئیرادەی خۆیان سیاست بکەن نەکەونە ژێر کاریگەری هیچ حیزب و لایەنێکی دەسەڵات و غەیری پێکاتەی خۆیان. بەڵێ بەرەزوت دێوە بۆ عێراق مەسەلەی کورسی کۆتاتان وەکو تورکمان ڕەت کردوێتەوە ئەی بۆ هەرێمی کوردستان لەگەڵەوەدان کە کورسی کۆتا لا ببرێت یاخود بۆچی لە کوردستان کورسی کۆتا بۆ تورکمانەیە ئێوە لەگەڵەوەدان لە کوردستانیش لا ببرێت؟ ئێمە یعنی لە ئێستادا بۆمە گرنگ نییە کە کۆتا 15 کۆتابی وایە کۆتابی لێرە گرنگەوەیە نوێنەراتی کردنە نوێنەراتەکە بۆ پێکاتان گرنگە من لە بیدایەت وتم کە بەداخەوە سیستەمی کۆتا لە هەرێمی کوردستان سەرکەوتنە بوو ئەوەتە لە پەرلەمانی کوردستان لە ئەنجومەنی پارێزگەکانیش حتا لە کۆمسیۆنی باڵاش کە ئەمانە خۆی لە خۆیدا مەسلەی زیندوونە و گرنگن بەڵام کە لە پراتیکتا لە تەطبیقتا پێکاتەکان هیچ سوودیان نەبینوە لە کۆتا نەتواندا بە شێوەیەکی پێویست نوێنەرایەتی پێکاتەکان بکەن ئەمەش کەموکۆڕیەکە بۆ ناگەڕێتەوە بۆ پێکاتەکان ئەگەڕێتەوە بۆ ئەو لایەنانە کە حەزبی دەسەڵاتن بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە شێوەیەکی کارە دەستێوەردان لە کاروباری پێکاتەکان دەکەن و دەستێوەردان لە کاروباری کۆتەکان دەکەن بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان ئەمە لە ڕابردوودا ئاینەمە شێوازە بووە لە ئێستاش وایە ئێمە ترسمانەیە لە داهاتوش لە ئێستادا کە لە 30 ئایلول هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەیە هەندێک لایەنی سیاسی چەندەها قەوارەیان دروست کردووە چەندەها لیستیان دروست کردووە بۆ ئەم مەبەستە کەەوەی بتوانن بە ڕێگای پێکاتەکان دەنجی خۆیان زیاد بکەن لە پەرلەمانی کوردستان چۆن لە ڕابردوو لە پەرلەمانی عێراق زیاد بوو ئێستاش دایانە لە پەرلەمانی کوردستان و لە ئەنجومەنی پارێزەکانە بەو شێوازە ئەم سیستەمە بەکاربێنە ئەمە گلەی تورکمانەکان هەیە تێبینی ئاشوورەکان هەیە لە ئێستا ئێمە لە پەرلەمانی کوردستان کە پرۆژەکمان تەقدیم کردووە کە دەبێت پرۆژەی یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە کە دەبێت یەک لە مادەکان تەنزیم بکرێت و ڕێک بڕێتەوە لەسەر چه ئاساسێک تورکمان و مەسعەکان بەشدار بن لە پەرلەمان و ئەنجومەنی پارێزەکان دەبێت سنتەری تایبەتە بێت دەبێت سندوقی تایبەتە بێت بۆ ئەوەی ئەمەش بتوانین نوێنەرایەتی خۆمان بکەین لە پەرلەمانی کوردستان و لە ئەنجومەنەکان لێرە گرنگ نییە کۆتا بێ و 20 کۆتا بێ لێرە گرنگ نوێنەرایەتیە. بەڵێ سپاس دەکەین. بەڵێ کاک بێستون بەرەزت وتت ئەو 11 کورسیە کە لە کوردستانە دانراوە بۆ کۆتەکان پێ دوایە زۆرە چکە سێمە بینمان لە چەند ڕۆژی ڕابردوو هەندێک پێکاتەش بۆ نمونەوەکو یەزیدیەکانیش داوایان دەکرد کە کورسی کۆتیان بۆ زیاد بکرێت لە پەرلەمان. هیچ ئامارێکی ڕسمی لە کوردستان نییە بۆ ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان ژمارەی
پەیڕەوانی ئاینە جۆرا جۆرەکان لە کوردستان کە دەزانین زۆرینەی هەرە زۆرەکەی ئەو مسلمانە هیچ بەڵام بۆ ئاینەکانی تر نازانین بۆ پێکاتەکانی تر نازانین دیار نییە بۆ نمونە ئەمەش تەنها لە ئیسیفادەی پارتی کاتی خۆی ئەم پرۆژەیە دانراوە ئەو 11 کورسیە دانراوە ئەگەرنا بۆچی تەنها لە ئیسیفادەی پارتی دانراوە باس کردی کە پارتی ئیسیفاداکە ئیستیقلالیانەکە لە ڕێگەی کلێنەکانی قانونی انتخاباتەوە کادری خۆی لە ڕێگەی ئەوە وانێرێت کە ئەمە باش لە خولی دووەم و سێمە ئەگەر کەمتر بوو بێ لەم خولی ئێمە تۆزە تۆختر بەوە لە خولی داهاتوو من پێم وایە هەر نوێنەرایەتی پێکاتەکان بە یەکجاری کۆتایی دێ لە باشە بەس ئێستا داوای زیادکردنی دەکریانی جا کاک حەکیم جوملەکە بگا عەدەدەکە زۆری و کەمێکە من بخۆم پێم وایە زۆرە ئەگە بەراوردی بکەین بۆی عراق مەسەڵەن کاگایدن فەرمووی لە عراق و تورکمان کاندیدیشی دەرەچێ و پەرلەمانتاریشی لە عراق هەیە و کۆتاشی نییە خۆ ئەگە لە کوردستانی شەقەرارە ژمارەیان بگاتە ئەوەی 5 کورسی بن ئەوەندە زۆر بن هەر کۆتایی ناوێ ئەمە بۆ پێکاتەکانی تری بۆ مەسیحی ژوایە بەڵام من پێم وایە با لێگەڕێین تا داتایەکە کرێ ئامارێکە کرێ بزانین عەدەدەکە چەنە خۆگەر زۆر بن و بتوانن خۆیان بە حەقی خۆیان کورسی بێنن ئەو کاتە پێویستی بە کۆتا نامێنێ خۆگەرزانیش نسبەتەکە عێراق چۆنە گەر بەراوردێکمان بۆ بەراوردەکەی زۆر فەرقی زۆرە ئەگەر لە 329 کورسی پەرلەمانی عراق کە 9 کورسیان داناوە ئەکاتە تقریبا خوار لە سەتا ئەگەر هەڵە نەبم لە سەتا 2-3ەکە بەڵام ئەگەر معادلەکەی ئێرە لای ئێمە وەرگری لە کۆی 111 کورسی 11 کۆتایە ئەو ئێمە لە سەتا نزیکەی تقریبی لە 2 بۆ 15کە لە 12 و 13ە ئەم معادلەیە ئەم طبعا ئێمە ئەزانین خۆ نسبەتی ژمارەی پێکاتەکان بەراورد بە عراق لە عراق و لە ناوچەکانی عراق زۆرترە مەسەلەن ژمارەی پێکاتەکان تورکمان یان مەسیحیەکان لەو حوزەی کە ئەکەونە بینی ئەکەونە ناوچە کوردستانیەکان لە مووسڵەوە بیگرە بۆ کەرکووک لە شوێنەکانی تری عراقش لەوێ زۆرترە بۆیە من پێم وایە ژمارەکەش بۆ خۆی کەم کورتیتیایە بەس من ناتوانم هیچ داتایە گڵم چکە هیچ داتایەکی ڕسمی نییە ئەوەندە دەزانم ئەم ژمارەیە کاتی خۆی لە ساڵحی پارتی و یەکێتی بەتایبەت پارتیدا ڕێژراوە بۆ خۆی دایناوە باشە بەس ئەگەرنا ئەو داتایەدا هیچ پێشی نەبەستەوە بە هیچ بەس لە کاتی ئینتیخاباتە بۆ نمونە ئێوە کە کورسی پەرلەمان بۆ نمونە ئێوەکو حیزب پێویستان بە 19500 بووە گەر بە هەڵدانە چون بۆ پەرلەمان ئەو پێکاتەکان بۆ نمونە بە چەند هزار منافەسە بەپی قانونەکەی ئێستا بەپی قانونەکەی ئێستا منافەسە لە نێوان خۆیان ناکەن ئەو لیستانەی ئەو کاندیدانی کە تۆمارەکرێن لە کۆمیسیۆن بەپی قانونی هەڵبژاردننی کوردستان ئەم کورسیانە ئەم کۆتایانە منافەسە لە نێو خۆیان ناکەن کامیان زۆرترینی هێنا بۆ نە 5 کورسی بۆ تورکمان دانراوە قایمە تورکمانیەکان کامیان ئەوە بوو ئەویان ئەڕابووە مەسەرن کورسی کۆتا هەیە پێت سیر نەبێ بە 300-400 ڕۆشتو بە 300 ئێوە لە کاتێکە بە 19000 ئەزانێسە بووە کە بەڕێز دەڵی لە خۆ ئەمە مشکلە نیە ئەگەر بەکان بەکارێنیناوەکان لاوبژاردننی ڕابردوبوون حیزبێک دەنگی داوی بە کاکیان کاندیدی تورکمانی دەرچۆ لە منتیقەیەکە یەک تورکمانیتیان نییە لەکوێ بۆ لە منتیقەیەکە کاندیدی تورکمانی دەرچۆ لە سنووری پارتی هەموو ناوچەکەی پارتی دەنگیان پێداوە یاعازیان پێدراوە دەنگی بنێ قسەکە لەسەرەوە نیە پەرلەمانتارێ 200 دەنگی هێناویان 300 کێشەنی ئەگەر تورکمان خۆی پێدا بێ ئەگەر مەسیحی خۆی پێدا بێ مشکلە نییە بەڵام لایانی تر پێی نەدات لایانی تر بەکاری نێنێ بۆ خۆی کاکایدن پیاوێکە نوێنەری تورکمانەکانە کە ئێمە ئەیناسین بەڵام کە حەزبێکی تر بێ لە بەرامبەر کاکایدنە نوێنەرێکی خۆی بەناوی تورکمانەوە قوت بکاتەوە و دەنگەکانی خۆی پێبدای ئێم دەرناچێت ئەوە گرفتەکە ئەگە ناگرفت لەوە نیە چەندێ دەنگی هێناوە بەڵام بێگومان ژمارەی کورسی کۆتاکان لە پەرلەمانی کوردستان پێویستی بە پیاچوونەوە هەیە پشت بەسن بە کۆمەڵێک ئامار و داتای ورد کە ئێمە هەندێکیمان دەستکەوتووە هەندێکشی پێویستی بە ئەحسائیەکی عام هەیە لە کوردستانە ئێمە ژماری نفوسی کوردستان تا ئێستا بە وردی نازانرێ و پێویستە لەگەڵ ئەو ئامارەیە کە لە کوردستان ئەو سەرژمێری کە لە کوردستان کە پێویستە لە هەموو عراق شابکرێت طبعا سەرژمێری بەپی دەستوری عراقی دەسەڵاتی حەسری حکوومەتی عراق ئەبێ حکوومەتی عراق بیکا بە کوردستانی شەوە کە لە کوردستان کرا ئەو کات تۆ ژماری وردی پێکاتەکانە دەستکەوت بەرمەبنای ئەو ژمارە وردە ئەبێ ژماری کورسی کۆتا باشە بەس ئێوە لە پەرلەمانە بۆنەوەکو فراکسیۆنەکان چیتان کردووە کە یاسای هەڵبژاردننی هەموار بکرێتەوە بۆی کەوان بتوانن نوێنەری ڕاستەقینەی خۆیان زۆر جارم قساناکەین کە لەگەڵ جەنابتە ئاوباسی و پێکاتانەکەین ئەوە دوالێکە درێتەوە بە تایبەتی هەندێک هێز والێکی دنەوە کە ئێمە دژی کۆتا بین و دژی پێکاتەکان بین من لە سەرەتای ڕوونم کردەوە کە نا بەعکسەوە من پێم وایە تورکمانە بێ بۆ خۆی ئەگەر ژماری ئەوەی کورسیەکی لە پەرلەمانە بای ژمارەیە کورسی دەنگدەری تورکمان لە کوردستانە هەبێ ئەبێ خۆیان بڕۆن بۆ ڕێگە بدەن خەڵکی تر دەنگیان بدرێتی و بۆ کۆتایان بۆ دابدرێت کە ئەوان بۆ خۆیان حەزمیان هەبێ و حەزمی گەوریان هەبێ بۆ مەسیحیەکان و بۆ ئەوانی تری ژوایە من پێم وایە یعنی حساسیەتەکە بەرامبەر بە ئەمە و هەندێک جار پێکاتەکان خۆشیان ئێمە قسە لەسەر ماکەین وازانن ئێمە دژی ئەو پێکاتانەیان حەقیان پێشێلەکەی نا بەعکسەوە بڕاتە بە ئێمە مەبەستمانە نوێنەرایەتی حەقیقی بۆ ئەوان بگێڕینەوە ئەخە من پێم سەیرە کەسێک بە ناوی پێکاتەیەکەوە هاتبێ
لە پەرلەمان دانیشتۆ لەگەڵ منە سیراعەکە لەسەر مۆزوعی سەرۆکایەتی هەرێم کە من سیراعەکەم لەگەڵ پارتی هەیە ئەوش هاتۆ لەگەڵ منە کێشەی هەیە و سیراعی هەیە کە پارتی لەگەڵ من کێشەی هەیە ئەوش کێشەیە بێ کە لەگەڵ من باش بێ ئەوش باشە بێ یعنی بە هەموو جۆرێک پارتی ئیس بە دەرەجە یەک ئیستیقلالی ئەو پیئیناناکە ئێمە مەبەستمانەکە ئەم پێکاتانە نوێنەرایەتی ئەسیری خۆیان هەبێ لە ناو پەرلەمانە حەزبی تر ئیستیقلالیان نەکا لە فڵان شوێن ناوچەیەک لقێک مەکۆیەک مەڵبندێک نازام چی دەنگ کۆکاتەوە بیدا بە کاندیدێکی خۆی بەناوی ئەو پێکاتەوە بینێتە کوردستان باشە نوێنەرایەتی پێکاتە و نوێنەرایەتی ئەو ئاین و گروپە کەمانەی کە لە چوارچێوەی نیزامێکی سیاسیە هەن و بەڕێگەی کۆتایان نێرنە هەرەمی سوڵتەکە بەم جۆرە نابێ ئەبێ خەڵکەکە خۆی دەیان بوو بە منافەسەکە لە ناو خۆیان بکەن من چۆن لە ناو کادرەکانی خۆمان لە گۆڕان مەسەلەن منافەسە ئەەکەم کە دەنگ بێنم بۆ نمونە خەڵکی کوردستان دەنگم باتێ لە چوارچەوەی و قایمەی خۆمە یەخۆ کادرێکی پارتی وەکێتی دەنگ نادەن بە من هەر گۆڕانەکان دەنگە دەن بن مەسەلەن لە ناو گۆڕانەکان من منافەساکەم بۆ خۆم دەرچم بۆ نمونە بۆ حزبەکانی تری ژوایە ئەبێ پێکاتەکانیش لە ناو خۆیانە بۆ خۆیان منافەسەی خۆیان بکەن خۆیان پرۆژەی سیاسی خۆیان بێنن ڕوئیای سیاسی خۆیان ڕوئیان بۆ خەدەمات ڕوئیان بۆ خزمەتگوزاریەکانی پێکاتە و سنووری پێکاتەکانی خۆیان ئەوانە بێن و قسە لەسەرەوە بەڵێ سوپاس دەکەم کاگایدن بەڕێزت باس لەوەکت کە پرۆژەیەکتان هێناو بۆ پەرلەمانی کوردستان قسەتان لەگەڵ فراکسیۆنەکان کردووە بۆەوەی کە ئەم پرۆژەیە کە بەڕێزت دەڵێت هێناوتانە بۆ کورسی کۆتاکان بۆی نوێنەری ڕاستەقینە بن بۆی بگات بە ئەنجاملانی کەم دەتوانرێت بۆ ئەم هەڵبژاردنە هەموارێکی یاسی هەڵبژاردن بکرێتەوە یاخود ناتوانرێت ڕێگری هەیە لەم پرۆژەیەوە بەڵێ من دووبارە ئەمە تاکید دەکەمەوە کە بەشداری پێکاتەکان لە پرۆسەی سیاسی هەرێم و عێراقدا ئەمە شتێکی باشە و ئیجابیە و دەبێت بەشدار بن لە هەموو موەسساتەکانی دەوڵەتە ئەمە یەک دووش کە ئێمە لێرە من ئەوەش تاکید دەکەمەوە کە برای بەڕێزیشم کاک بێستونیش باسی کرد کە مقایسە کرا لە نێوان کە ئەو کۆتەیە کە تهدید کراوە لە پەرلەمانی عێراق و لەگەر پەرلەمانی خۆماندا کە ئی پەرلەمانی عێراق نۆ کۆتایە کەمە بەڵام لەسەر ئاساسی دین ئاین دانراوە یان نەتەوایەتی نییە لەوێن دەرمەسەر لە پەرلەمانی عێراقدا نەتەوەی عەرەب و نەتەوەی کورد و نەتەوەی تورکمان وەکو یەک بەشدارن کە لەوێ ئەو کۆتە نوێیە لەسەر ئاساسی دین دانراوە بەڵام لە پەرلەمانی خۆمان ئەم 11 کۆتایە لەسەر ئاساسی نەتەوایەتی دانراوە کە تورکمان لێرە وەکوونەتەوە بەشدارە کردوواشوش وەکوونەتەوە ئارمەنیش وەکوونەتەوە من ویستمەوەی کە تەوزێ بکەم لێرەدا ئێمە کە ئەو پرۆژەیە کە ئامادە کراوە لەبەرچە ئامادەکراوە لەبەرەوەی ئێمە معاناتمان هەیە تێبینیمان هەیە کە لەبەرەوەی لە ڕابردوودا زۆر مداخەلە کراوە و دەستێوەردان کراوە لە کاروباری کۆتەکان لە ئێستا دەکات لە بۆ داهاتوش ئێمە ترسمان هەیە و کە مەترسیمان هەیە دووبارە ئامانە ئەو دەستێوەردانە بکرێت لە کاروباری کۆتەکان کە لە ڕابردوودا بینیمان کە ئەم لایەنانە ئەم کۆتانە کە لە ناو کۆتا ئەم لایەنە سیاسیانە نەماتوانانی کە بۆچوو وەکو پێویست کە نوێنەرایەت بکەین ئەمەش وتم کە دەستێوەردانی لایەنی خاوەن دەسەڵات کە هەر لایەنێک کە لە هەرێم و لە عێراق کە خاوەن دەسەڵات بوو ئۆتۆماتیک ئەمە دەستێوەردان لە کاروباری لایەنەکانی تر ئەکاتن بە تایبەتیش بۆ پێکاتەکان ئەو پرۆژەیە کە ئێمە ئێستا ئیمزامان واژۆ کراوە کە تاکۆسە قڕاییەکەمینە نەکراوە بەڵام تەقدیمی سەرۆکایەتی پەرلەمان کراوە کە داوامان کردووە ئەم پرۆژەیە ئەساسم برادرانی کلد و ئاشووریە ئێمەش پشتیوانیمان لێ کردووە کە ئەمە داوامان کردووە کە سنتەری تایبەتی هەبێت بۆ پێکاتەکان بۆ کاتەکان سزلی ناخیبنی دەنگدەران تایبەت بێ بە تورکمان و بە کورد و ئاشووری بە تایبەتی کە لەو ناوچانێکە تورکمانی تێدایە لەو ناوچانێکە کورد و ئاشووری تێدایە بۆ ئەوەی بتواندرێت تورکمانەکانش بە شێوەیەکی پێویست بە شێوەیەکی مەطلوب بەشدار بن لە تهدیدکردنی نوێنەرایەتی خۆیان لێرەدا کەمکردنی کۆتا و یا زیادکردنی کۆتەنیان لێرەدا تهدیدکردنی نوێنەرایەتی ئەم کۆتەیە لەناو ئەم سیستەمەدا دەبێت ئەمە بە شێوەیەکی کارە بکرێت دەبێت بە شێوەیەکی ئاکتیو بکرێت بەڵام تاکو ئێستا من باوەڕ ناکەم چونکە ئەمە پێویست بەوە کە ئەگەر هاتوو ئەم پرۆژەیە قڕایی بۆ یەکەم بکرێتن ئەمە دەبێت لە پرۆژە یاسای هەڵبژاردندا گۆڕانکاری بکرێت چونکە لەوێن دەر تەنزیمی
کۆتاکان کراوە دەبێت لە پرۆژە یاسای هەڵبژاردندا ئێمە لەگەرەوە داین کە پەرلەمان و یا سەرۆکایەتی پەرلەمان بە زووترین کات و لایەنە سیاسەکانی تریش کە پشتوانی لەم پرۆژەیە بکەن بۆ ئەوەی بتوانرێت تورکمانەکانیش و ئاشوریەکانیش برادەکانیشمان بە شێوەیەکی جددی و کارە نوێنەرایەتی خۆیان بکەن. برای بەڕێزم بێستونی باسی کە پرۆسە هەیە و یا مەسەلەیە پرسەیە تایبەت دیە بە ئێمەوە تایبەتە و کێشەیەکە لە نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی و کێشەیەکە لە نێوان پارتی و یەکێتی ئەمە مەسلەیەکی حساسە و هەستیارە لەوانەیە کۆتەکانش هەندێک لە کۆتەکان بوومونە تەرەف ئەمە شتێکی کەوازیەکی خراپ دروست دەکات لەوانەیە شتێکی ئیجابی نەبێت لەبەرەوەی ئێمە چەندمان پێکرابێ نەمانویستە تەرەف بین ویا نەمانویستە ببینە لایەنێک لە لایەنەکانی ئەم لایەنانە کۆی بکەونە نێو ئەو سراعە ئەم سراعە لەوانەیە کاریگەری لەسەر ئێمەش دروست کوێ لە ئێستا دەکە باشتر لایەنە سیاسەکان خاوەن دەسەڵات کە لیست و قوارەیان دروست دەکرد ئێستا کە وەکو لایەنی تریش وەکو ڕەدفعلێک بی لایەنە تریش ئێستا لە مەنطقەی سلێمانی و لە گەرمیان کە هەڵساون بە دروستکردنی لیستی قوارەی تورکمان و مەسیحی ئەمانە شتی زۆر خراپن کە کاریگەری خراپ دروست دەکات لە پێکەوە ژیانی هەرێم کاریگەری خراپ دروست دەکات لە دموکراسی هەرێم لەبەرەوە پێویست دەکات دەبێت بە شێوەیەکی زۆر هەستیار و بە شێوەیەکی حساس تەعامل لەگەر پێکهاتەکان و لەگەر کۆتەکان بکەین لە هەرێمی کوردستان. کاگایدن زۆر بە کورتی ئەگەر وەڵامی و پرسیارشمەندەوەی ڕێگری هەیە لەم پرۆژەیەوە یاخود فراکسیۆن هەیە کە ڕێگری بێ کە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەموار بکرێتەوە بۆەوەی کە کۆتاکان نوێنەری ڕاستەقینەی خۆیان بن. من تاکو ئێستا نەمبیستووە کە باوەڕژ ناکەم هیچ لایەنێکی سیاسی لە پەرلەمانی کوردستان کە دژی ئەم پرۆژە بێت چکە ئەمە مافی پێکاتەکانە کە لایەنەکانی ئاشووری و لایەنەکانی تورکمانی کە ئەم پرۆژەیان تەقدیم کردووە دەبێت لە پرۆژەی یاسای هەڵبژاردندا جێخۆی بگرتەوە کە ئەمەش گرنگە بۆ خولی پێنجەم یعنی پێش هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا دەبێت ئەم یاسایە هەموار بکرێتەوە بۆ ئەوەی کە ئێمە لە ڕابردوودا یعنی کە لە پێش خولی چوارەمیش ئێمە داوامان کردبوو دەبێت هەمواری یاسای هەڵبژاردن بکرێت بۆ ئەوەی تورکمانەکانیش بە شێوەیەکی و ئاشوریەکان بە شێوەیەکی کارە بەشدار بن. من تەوەقعەکەم کە هەموو لایەنەکانی ناو پەرلەمانی کوردستانیش لەگەڵەدان پشتوانێ لەم پرۆژەیەکەن. بەڵێ سوپاس دەکەین بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دوای ناوبڕەکە دەگەین وڵاتان لەگەڵ مامۆستامان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارەندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوڵۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەربان دادەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت.
جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان کاک بێسوون دەبێت چی بکرێت بۆ نمونە بۆی کە پێکاتەکان بتوانێت ڕاستەقینی خۆیان ببن هەر لە ئاسی پێکاتەکان یاخود پێویستی بە هەمواری یاسایە چی بکرێت بۆ طبعاً پێویستی بە هەمواری یاسایە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەمەی تهدید کردو هەم ژماری کۆتاکان و هەم نوعەتی دەنگدان نە تۆماری جیاکردونەتەوە نە سندوقی دەنگجانی جیاکردونەتەوە تەنها مافی تەقدیمکردنی کیانی داوە بە ناوی ئەوانەوە کە دواتر خۆیان کیانەکان بۆ من کەسێک تورکمانیش مەسیحیش نەمەتوانم کیان دروستکەم بە ناوی ناتوانانی ئەبێت و تورکمان بیان مەسیحیبی بەڵام دواتر پێکاتەکانی تر توانان دەنگ بنێ تۆماری دەنگدەران سندوقی دەنگدەران جا ناکرێتەوە لەوێ ئەمە گرفتە بۆیە ئەبێ قانونەکە تعدیل بکرێتەوە من پێم وایە تازە فرای تعدیلکردنیش ناکەوێت ئامادەکاریەکانی کۆمیسیۆن ئێستا ئەگەر هەڵبژاردن لە سینۆ بکرێ کە ئێستا هەموو ئامادەکاریەکانەوە خەریکە سەرپێکەوتووە فرا ناکەوێت چکە تعدیلکردنی قانون دواتر ئێستا کاندید ناوی کاندید وەرەگیرێ ناوی کیانە سیاسەکان تۆمار کراوە من ئازانم بە نسبەت کۆمیسیۆنەوە ئاسان نیە ئێستا بۆم خولە بتوانێت باشی چارەسەرەوەی کە هەمواری یاسەکە بکرێ بۆ نمونە تۆماری دەنگدەران تایبەتیانە بێ باشترین چارەسەر ئەوەیە باشترین چارەسەر ئەوەیە قانونی انتخابات تعدیل بکرێت لە تعدیلی قانونەکەش لە مادەی 36 کە تەخسیس کراوە بۆ ژمارەی کۆتاکان خۆی لە ئەسڵا یەکەم جار کە دانراوە لە قانونە ئەسڵەکەیە کە 4 کورسی بۆ تۆمارەکە جیا بووە تاکیدی کرێتەوە بێت تۆمارەکە جیاوێ بەڵام دوای تعدیلێکی ترکراوە و فەقەرەیە لا براوە ئەگەرنا ئێستش دەبێت ئەم قانونە لە تعدیلکردنەوەکە یەکەم خاڵی ئەوە بێت کە تۆمارەکە جیا بکرێتەوە تۆماری پێکاتەکان جیاکرێتەوە هەر پێکاتەیەک کە کورسی کۆتای بۆ دانراوە تۆمارەکەی جاکرێتەوە بۆی دەنگدەرەکانی خۆی هاوڵاتەکانی خۆی منافسی لەسەر من حەقم نەبێت دەنگی بەس ئەم کێشەی کورسی کۆتەکان دەمێت کە کێشەی لەسرە بۆچی فراکسیۆنەکان ناتوان یەکلای بکەنەوە ڕێگری هەیە بۆ نمونە دۆخی پەرلەمان شپرزەی ئەم خولەی پەرلەمان نێوانی فراکسیۆنەکان ئەو مۆزوعانی کە لەم بابەتە گرنگتر بوون مۆزوعی سەرۆکایەتی و ئەوانە کە دواتر تێکچۆنی دۆخی سیاسی و تێکچۆنی پەرلەمانی دێکەوتەوە ئەوانە هاتنە پێش ئەگەرنا یەکێک لەو تەوەرانەی کە قەرار بوو لەم خولەی پەرلەمانی کوردستانە قسەی لەسەر بکرێ ئەم بابەتە بوو بەڵێ بەس لە مەسلەی ئەوەی کە بەڕێزوتر لە پرۆژە سیارەکاندا ئەم پێکاتانەی کە ئێستا لە پەرلەمان 11 کورسەکە بێلایان نەبوون لە چ پرۆژە یاسایەکە لە ئەنگری دەسەڵاتیان کردووە ینی هیچ کاتێک بێلایان نەبوو هیچ پرۆژە یاسایەک نەبوو ئەوان بەشی زۆریان هەمویان نە لەگەڵ پارتی نەبوون لەگەڵ پارتی هیچ پرۆژەیە بۆ نمونە بۆ داهاتوش پێ دوایە ئەگەر کێشەکە چارەسەر بێ بۆ داهاتوون کورسیانە تەنها پارتی نابن هێزەکانی تریش منافەسی لەسەرەکەن واتە ئەم کورسیانە لەم خولەی پێنجەی پەرلەمانە و لە خولەکانی داهاتووە هیچ کەسێکی باشەڵام دەتوانن بۆ نمونە یاسای زۆر گرنگی لا بکەنەوە بۆ نمونە لە 19 ئابە پێ دوای دەیانتوانی هاوکێشەکەی لا بکەنەوە گەر بێلایەن بووانە بۆ نمونە لە پێکاتەیەکی لە مەجلسێکی 111 کەسیە یەک کورسی تەسیری هەیە لە هەموو مەجالسی دنیاە 1000 کەسیش بێ دەنگێک تەسیری هەیە لە نەتیجە دەنگێکە حەسمی پرسەکانەکە لە نێوانی دوو تەرەفە چۆن تەسیرینێ 11 کورسی بکەون بە تەرەفێکە بێگومان ئەتوانن مستقبلی سیاسی و مستقبلی بەڕێوەبردن بگۆڕن لە وڵاتە یەک دەنگ تەسیری هەیە بۆ پێکەنانی حکوومەت یەک دەنگ تەسیری هەیە بۆ ئیقالەکردنی حکوومەت یەک دەنگ تەسیری هەیە بۆ تێپەڕاندنی پرۆژێ یەک دەنگ تەسیری هەیە بۆ ڕەتکردنەوەی پرۆژێ یەک دەنگ تەسیری هەیە بۆی نیسابەکە تەواو بێت جەلسە بکرێ نەفەرەکە چۆ دەرەوە جەلسەکە ناکرێ مەسەلەن ئەمانە هەمووی حسابە لە مەجالیس و لەو جۆرە دانیشتنانی کە بە قانون تەنزیم بۆ چونی ئەوەندەی کە بۆ نمونە ئەو کورسیانە خزمەتی دەسەڵاتیان کرد ئەوەندە خزمەتی پێکاتەکانی نەکردەوە پرۆژەش بۆ پرۆژەیەکی پێکاتەکان نەبوون لە داهاتووە خراپتر نوێنەری چی بوو نوێنەری سێبەر حزبەکانن کاکە ئەمە لە داهاتوە ئەم 11 کورسیە لە دەستی پێکاتەکانە نامێنێ پارتی بەشێکێ بە یەکێتی بەشێکە بە ئەم بەشێکێ بە خۆ حەقی خۆشیانە مادام 11 کورسی داناوە و حەقی هەموو خەڵکەکەی منافەسەی لەسەر بکە ئێخۆ بۆ هەر پارتی بیکە بەلایەنەکانی تری پێشتر بەس پارتی بردوێتی پێشتر بەس پارتی بروتی لایەنەکانی تر ئەڵێن ئێمەژێ بین بۆ تەنهاوان بیبن خۆ حەقی خۆشیانە بۆ دانیشی 11 کورسی بە ناوی پێکاتەوە بێ ئەگەر هەر 11 کورسەکە ئەدرێ بە ئەوان باشە مشکلە نیە گرنگ ژمارەکەشی زۆریان کەمە قەینە بەس ئەوانین هێزەکانی تر زوانن ئەیکەن بۆی ئەم جارە من پێم وایە کەمترین نوێنەری حەقیقی وە کاگای بۆ خولی پێنجەم ینی پێ دوایش زۆر کەم دەبێت هەر نوێنەری تریشی تیاابێ لایەنەکانی تریشی تیاابن باشە بەس ئەو 11 پێ دوای چەندی نوێنەری بۆن ڕاستەقینی پێکاتەکان ئەگەر ئێمە باسی لێوکەن هەی نازانم خۆجار انتخابات نەکراوە من نا بۆ ئەوی ئێستەکەیوە لەناو پەرلەمانن لەگەڵ کاگایدن و ڕەنگە چەند عەدەدێکی کەمیان بن بتوانن تعبیر لە پێکاتەکانی خۆیان بکەن ئەوانی تر پارتی سواس دەکەم کاگای دەنگ بگەڕێمە لای بەرز بۆچی وەکو پێکاتەکان ئەمە قبول دەکەن کە بۆ نمونە ئەم کورسی کە بۆ کۆتەکان دانراوە لەلایەن پارتە دەسەڵاتدارەکان بەکاربێنێت کەم تەرخەمێکە لە خۆشتانەوە نەبووە
ئەمە کەمتر خەمی و کەم و کوڕێکە بەس لە لای ئێمەوە نیە لە لای مقابلیشەیە لێرەدا من نمونەیەکتان بۆ بەڕێستان باسکەم لە ئێستا دەکە تەزیلی کیانی سیاسی هەیە بۆ بەشداری پەرلەمانی کوردستاندا لە ئێستا دەکە سیویەک قەوارە پەسەند کراوە کە قبول کراوە بۆ بەشداریکردن سیویەک قەوارە بۆ بەشداری پەرلەمانی کوردستان لەو سیویەکەی 16 قەوارەی لە پێکاتەکانە یعنی 16 قەوارە لە 150 زیاتر لە پێکاتەکانە ئەمانە کە زۆرینەیان لەلایەن حزبەکان تر دروستکراوە بۆ ئەوەی منافسە بکەن بۆ لەسەر بەدەستێنانی کورسی کۆتەکان ئەمە شتێکی زۆر خراپە یعنی وتم کە سلبیاتی لە هەردوو لای هەیە کە مادەم ئەو کۆتەیە بۆ پێکاتەکان تەنزیم کراوە کەم بێ ویا زۆر بێ دەبێت بە شێوەیەکی زۆر جوان و ڕێکوبێک بەشداری پێوە بکرێت لە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان کە بۆی بتوانرێت بیکەینە نمونەیەکی جوان بۆ ناو هەرێم و بۆ دەرەوەی هەرێمیش لێرەدا واجیها زۆر گرینگە ئەو واجیها دەبێت بە شێوەیەکی زۆر جوان دروستکەن بەڵام بەداخەوە وتم کە ئەمە لێ ئێستاش تاکید دەکەمەوە لە ڕابردوودا بۆکو پێویست وەکو بە شێوەیەکی مەطلوب نەتوانرا نوێنەرایەتی پێکاتەکان بکرێت و لە عینی کاتیشدا بەرامبەریشمان کە خاوەن دەسەڵات لە هەرێم و لە عێراقیشدا نەیانتوانی کە محافەزەی وایە پشتوانی نوێنەرایەتان پێکاتانە بە شێوەیەکی بێلایەن ڕابگرێت. زۆر باشە بەزێەوە بۆ 11 کورسیە پێ دوایستان کردووە بۆ پێکاتەکان یاخو زۆربەی کات مەسەلاً ئیشەکە بۆ دەسەڵات بووەوە کارەکان لە بەرژەوەی دەسەڵات بوون یا خۆتان و ئێوە خۆتان بە نوێنی ڕاستەقینی تورکمانەکان دەزانن؟ ئێمە هەموو کات لەگەوەدان ئەو لایەنە سیاسیە کوردی بێ و تورکمانی بێ و کورد و ئاشوری بێ کە بە ئیرادەی خۆی سیاست بکات ئەمە نوێنەرایەتی خۆی و لایەنەکە و نەتەوەکەی خۆش دەکاتن ئەمە زۆر گرنگە ئێمە ئەم 4 ساڵای وای ئا 5 ساڵە لە خولی چوارەمدا ئێمە زۆر بە دیقەت سیاستمان کرد زۆر بە حساسەوە نەمانویست ببینە تەرەف لە نێوان لایەنە سیاسەکان دەچکە هەندێک بابەتە بوو هەندێک پرسە بوو تایبەت بوو مەسیری هەرێم کە یان گرفتێک بوو لە نێوان لایەنە سیاسەکان ئەمە نەمانویست کە ببینێت تەرەف و کاریگەری خراپ دروستکەن لەبەرەوەی لێرەدا بەڵام وتم کە لە هەندێک حالەتیشدا حەزبی دەسەڵات کە حەزبی گەورەیە و توانیتی کە بەس کاگایدن ئێوە خۆتان بکات و دەستێواردان لەناو کۆتا بکات و بۆ بەرژەوەندی خۆیاندا ئەمە بەڵێ ئێوە لەو 11 کورسی کاتانە هیچ پرۆژێک هیچ کارێکتان کردووە کە لە بەرژەوەندی پێکاتەکان بێ بۆنەوە بە کورسیانە خزمەتی بکەن یاخود ئەوەی کە زیاتر زەرری کردووە لەوەی کەم کورسیانە بەکاربێنن پێکاتەکانن کە نەتوانراوە ئەم کورسیانە لە خزمەتی ئەوان بەکاربێنن لە پەرلەمانی کوردستان. بەڵێ ئێمە چەندەها پرۆژە کراوە وەکو پێکاتەکان تورکمان و کورد و ئاشوری کە قرای یەکەمی بۆ کراوە دواتریش کە قرای دووەمی نەکراوە یعنی مناقشە لەسەر نەکراوە بەڵام وتمان کە ئەمانە ئەو سراعی سیاسی کە لەناو پەرلەماندا هەیە بەداخەوە ئەم سراعی سیاسی ئەم کێشە سیاسە نێوان پارتی کاریگەری خراپیش دروست کردووە لەسەر ئێمە و لایەنەکانی تریش ئێمەش نەمانتوانوە کە بە شێوەیەکی کارا و ئاکتیف کە ئیشی لەسەر پرۆژەکان بکەم بەڵام بە شێوەیەکی مەطلوب چەندە پرۆژە هەبووە و چەندە داواکاری هەبووە و چەندە پرۆژە بڕیار هەر بە تایبەت بە کۆتاکان و کە ئەمە هەندێکیان لەناو پەرلەمان پەسەند کراوە هەندێکیان قرای یەکەمیان بۆ کراوە. بەڵێ بەس کاک ئایدن ئەوە تا چەند ڕاستە کە پێشتر باز لەوە دەکرا بۆ نمونە لایەنێکی سیاسی بۆ نمونە بەدەنگی هێزانامنیەکان مەسەرەن بۆ کورسی کۆتاکان دەنگی داوە پێ دوای ئەم جارە زیاتریش دووبارە دەبێتەوە لە خولی پێنجەم یاخود ئێوە هیچ چاوڵێکتان نیە وەکو تورکمانەکان ئەوانەی کە پێکاتەی ڕاستەقینن کە لەناو خۆتان و توی شتانە بێ بۆی کەڕەگری بکەن لە ساختەکاری کە بۆ خولی پێنجەم ئەمە دووبارە نەبێتەوە یاخود کاک بێسنوتی ڕەنگە کورسی کۆتاکان نەمێنێت لە خولی پێنجەم.
والله ئێمە لەگەڵەداین کە تەمەناکەین کە لەم خولەدا دەستێوەردان لە کاروباری کۆتاکان نەکرێ بەڵام لە ئێستادا دیارە کە لە ئەم تەزیلە کەیان خۆیان بەقییان سیاسی و قوارە ناونووسیان کردووە لە کۆمسیۆن ئەمە دیارە دەستێوەردانی لایەنە سیاسەکانی پێوە دیارە ئەمەش مەترسی بۆ ئەمە دروست کردووە لە ئێستادا ئێمە لەگەڵەداین کە هەڵبژاردن کە کاتێکی کەم ماوە ئێمە لەگەر لایەنە سیاسەکانیش دووبارە قسەکەین لایەنە سیاسەکانی ناو پەرلەمان و لە دەرەوەی پەرلەمانیشتەکە دەبێت یارمەتی دەرمی ئێمە بن کە ڕێگر بن لەو مەسەلەیەک حقیقەتەن ئەمە کاریگەریی خراپی دروست کردووە لەسەر پرۆسەی سیاسی وایە لەسەر پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان کە وای لێ هاتووە ئێمە وای لێ هاتووە کە ئێمە داوا بکەین کە چیتر ئێمە بەشدان نەبین لە پەرلەمان چکە زۆر دەستێوەردان ئەکرێت و ئەمەش کاریگەری خراپ دروست دەکە و لەسەر دموکراسی و لەسەر بەشداری ئێمەشدا لێرەدا ئێمە تەمەناکەین ئەمە دووبارە نەبێتەوە بەڵام ئێمە وابینین کە دەستێوەردان ئەبێت و دەستێوەردانێکی زیاتر لە خولەکانی ڕابردوودا بەڵام سوپاس دەکەم کاک بێچون سەبارەت بە ئەرکی لایەنە سیاسەکان چیە بۆ خۆیان دەستێوەردان لە کورسی کۆتاکان بپارێزن یاخۆ ئەرکی تورکمانەکان و بڵین پێکاتەکانیش وەکو خۆیان لە ناو خۆیان دەپێت دوای ئەوانیش کەم تەرخەم بوون ئەرکی هەمومانەکە مافی پێکاتەکان بپارێزین من بۆ خۆم بڕام بە هاوڵاتی بوون هەیە لە پێش هەموو شتێکەوە بڕام بە ئەو تەعەسوب بە قەومیە نییە کە هەندێک خەڵک بوو چاوەوە ئەڕوانن من پێم وایە پێکاتەکانی شەر ئینسانی ئەم وڵاتن 50 پەرلەمانتاری تورکمانیان مەسیحی لە پەرلەمانە بێ یانێکێک بێ من بۆ خۆم خەڵکی خزمەتگوزار و خەڵکی گرنگم بەلا ئیشکەر و دڵسۆ و نیشتیمانم بەلاوە گرنگ نییە بەلام و ئینتیماکەی چێ بۆیە قسەکە لەسەرەوە نیە عەدەدیان چەندە یان چەند نیە قسەکە لەسەر ئەوەی ئیستیغلالکردنیان لە ڕێگەی کلێنێکی قانونیەوە لە قانونی هەڵبژاردنەکان من تاکی دەکەم و ئەم جارە لەو 11 کورسی کۆتاکان کۆتای ئەسڵی نبینی لە نێو قایمەکەیە ئەوەندەی خەڵکی ترێکێتی و پارتی فڵان و فڵان لە ڕێگەی ئەوانەوە چێتە پەرلەمان یعنی ئەمە حقیقەتە بۆ خولەکەی تروای لەدێ هەر ئەوە کۆتایی دێ بۆیە ئەرکی ئێمەیە وەکو ئەو لایەنانی کە لە پەرلەمانە وجودمان هەیە بۆ خولەکەی داهاتوو مەگەر تازە لەم خولایە بڕواناکەم و ئەرکی پێکاتەکان خۆشیانە دەبێت کاکایدین و ئەوان پێکاتەکان خۆشیان دەبێت بە تایبەتی ئەو بەرەی نەبووە بوون لەسەر بەکارهێنانیان بووە کەم هەیان بووە دەبێت خۆشیان قسە بکەن لەسەرەوەی ئەمانە دەنگی حەقیقی ئەوان نین من یەک دوو جار گوێم لێ بوو لە هەندێک مناسەباتە خەڵکی ئەوان نخبەی ئەوان قسەیە کرد ئەیوت ئەمانە نوێنەری ئێمە نین دەبێت بێنە دەنگ حەزبەکانیان ڕێکخراوەکانیان نخبە سیاسی و نخبە ئەکادیمیەکانیان بێنە دەنگ قسە بکەن و تاکید لەوە بکەنەوە پێویستە نوێنەری خۆیان و ئەو لیست و ئەو تەنزیماتەی کە نوێنەرایەتی ئەوانە کابچێتە پەرلەمان نەک خەڵکی تر بە ناوی ئەوانەوە کورسەکانی ئەوان لە پەرلەمان داگیر بکە ئەو بێتە بەشێک لە ململانی و سیراعی نێو پێکاتەکانی تری کوردستان لەسەر سوڵتە و لەسەر ئەوانە بۆیە ئەبێ بەشێکی هی ئەوانن بەشێکی تریشی ئێمەیە ڕاستی ئەگەر مۆزوعی سەرۆکایەتی هەرێمی کوردستان نهاتایەتە پێشەوە دەبوو ئەم بابەتە ئەو لەوێتی کاری ئەم خولی پەرلەمان بۆیە و معالەجە بکرایە نەک لەبەرەوەی ژمارەکە کەمەیان زۆرە نە بەس لەبەر ئەوەی یەکەم خاڵ تەنها لەبەرەوەی نوێنەرایەتی حەقیقی بۆ پێکاتانە بگێڕینەوە نەیەڵین خەڵکی هەڵاتێگەشتێک لە پێکاتەکانیش کە زۆر جار باز ئێستا پێکاتەکان وازانن سبێنێ دێنەڵێن کاکە تۆ لەم شەو تەلەڤیزیۆنی پەیام دژایەتی ئێمە کردنە ئەم قسەیە هەیە زۆر جار پێمانەڵێن ئەمە دژایەتی ئەوان نییە من ئەمەوێت نوێنەرایەتی ئەوان بگێڕێتەوە کاکە ێ بۆ پا خەڵکی پارتی بە ناوی ئەوانەوە بێ لە پەرلەمانە لەسەر مۆزوعی سەرۆکایەتی و لەسەر هین شەڕکاوچێ لە فراکسیۆنی پارتیدان شێکۆ بنەوە بکە ئەمانە ئەبێ نوێنەرایەتی پێکاتەکانی خۆیان بکرێ ئەو بابەتانی کە ڕەبتی بە پێکاتەکانی ئەوان هەیە بێتە ناو پەرلەمانەوە ئێمە پشتگیری بکەین بە قانون و خزمەت بەوان بکە بەس وەکو تەنها ئەم قۆڕەکردنی کورسی کۆتاکان تەنها لە پەرلەمان هەیە یاخود بۆ نمونە لە ئاسی دەرەوە شوێ وەکو حیزبیش بۆ نمونە حزبی سێبەر دروستکراوە بە ناوی بۆنە تورکمان کلدان و ئاشوو لە دەرەوەی پەرلەمانی ئەوانە هەر ئەو حزبانن لە ڕێگەی ئەوانەوە هەندێک جار کورسیەکان پڕەکرێتەوە بێگومان ئەمانە ژوایە بەڵام بەگشتی ئەوانەی کە ئێستا تەمسیلی پێکاتەکانەکەن بەشی هەرە زۆریان تەمسیلی حەقیقی پێکاتەکانین بەداخەوە سوپاس دەکەم کاگایدین کاتمان کەمەوە سەبارەت بۆی کە چارەسەر چییە بۆی کە ڕۆڵی ڕاستەقینە بگەڕێتەوە بۆ پێکاتەکان چارەسەرەوەی تەنها هەموارەکە یاخود چارەسەرەکە لای خۆشتانە کە خۆتان وەکو پێکاتەکان ڕێک بخەنەوە
بەڵێ یەکەم ئەوەیە کە دەبێت پێکاتەکانش دوور من لە ئەم دەستێوەردانەدا نەکەونە ژێر کاریگەری لایەنە سیاسیەکان و خاوەندە سەڵاتەکان لە هەرێم و لە عێراقدا لاینی کاتیشدا مقابلیش کە لاینی سیاسیش کە ئێمە داواکارین لەوانش کە دەستێوەردان لە کاروباری پێکاتۆ کۆتەکان نەکەن و ڕێگر بن لەو مەسەلە لەبەرەوەی چکە ئێمە هیچ کاتێک مەترسی نین یان لەسەر ئاسایشی هەرێمی کوردستان ئێمە جزئەکین لە هەرێمی کوردستان هاوڵاتی هەرێمی کوردستان هاوڵاتی ئەم ناوچەینە ئێمە دەمانێت بە شێوێکی ئاشتیانە و دیالۆگ بەشدار من بتوانین بە شێوێکی ڕاستەقینە و دروست نوێنەرایەتی هەموو خەڵکی هەرێمی کوردستان و بە تایبەتی پێکاتەکانش بکەین. بەڵێ کۆتا پرسیارم سەبارەت بەوەی کە حیزبی سێبەری زۆر دروست کراوە لەیان پارتە دەسەڵاتدارەکانەوە بە ناوی پێکاتەکانەوە کە بۆ مەبەستی سیاسی خۆیان بەکاربێنرێن لە کوردستان. ئەم حیزبە دروستکرا و سێبەر ئەمە لە بیدایەتە بەرامبەر جەبهەی تورکمانی و بەرامبەر بەرەی تورکمانی دروستکرا لە ڕابردوودا ئەوە تاکو بووە سەقافەت و بووە کولتور تاکوێستات بەردەوامە بەداخەوە ئەمە شێوازێکی زۆر تەقلیدیە و کاریگەری خراپیش دروست کردووە لەسەر ڕەوشەکە و لەسەر پێکەوە ژیانی ئەم نەتەوانە لە ناوچەکەدا ئەمانە هیچ سوودی نابێت و لەبەرەوەی حیزبی ئاساسی گرنگە کە لە ڕابردوودا حیزب البعثەندا ئەحزابی کوردی دروست کرد بەڵام خەڵکی هەرێم کە ئەم حیزبیان احترام بۆ حیزبانیان نەدەکرد شارعی کوردی اعتراف بە هێزی پێشمەرگە و حیزب سیاسیەکان ناو شاخەکانیان دەکرد. بەڵێ سوپاس دەکەم کاک تاسن کاریگەری لەسەر ناوبانگی هەرێم و پێکەوژیان بەوەی بەڕێز لە زۆر بە کورتێک کە لە خولی داهاتووە حیزب سیاسیەکان کورسی کۆتاکان قۆڕق بکەن. ینی پێکەوژیان ئەوەیە کە تۆ ڕێگەی حەقیقی بە نوێنەری حەقیقی ئەو پێکاتانە بدەیت ئەوە پێکەوژیان نیە تۆ بە ناوی ئەوانەوە کورسەکانیان بەری بۆیە پێم وایە پێکەوژیان و ڕێزگرتن لە ئیرادی و بێڕێزیەوەی ئێستا دەکرێت لە پەرلەمان 100% بێڕێزیە ئەبێ ڕێگە بدەی ئەو پێکاتانە بۆ خۆیان نوێنەری خۆیان لە پەرلەمانە هەبێ ئیرادی ئەوان چی ئەوە بکەن بۆ خۆیان. زۆر سپاس بۆ بەڕێز بێستون فایقەندانی پەرلەمانی کوردستان هەروە بەڕێز سعید معروف لە سەرۆکی لیستی بەرەی تورکمانی لە پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ بینەرەی ڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان.